تایبەت پێشکەشە بۆ ئەمەی تاریخیاب لە ئەڵمانیا تایبەت پێشکەشی لە تایبەت تایبەت پێشکەشە بۆ شەشاد باژێڕی تایبەت بژین کاکە جوامێر و ساڵیاتی لەدایکبوونی پیرۆز چاوەکەی کاکە جوامێر ئای بژین بژێ تێرشید نەکەرم لایلیم بەساوە شیر نکرم لایلیم بساوا فرقی دی فلنگ با منیش لایلیم وای گران چرقی لیلی امان لایلیم لیلا تبانم بس من شیری لایلیم کرپایا سامان کاملی تایبەت بۆ چاوەڕێی کاکاو دێنە بەریتانیا جێ خاڵی خاڵی نەبێت یاڵە ماڵەکەمی پێشکەش بۆ چاوەکەم کاکەی حەلا یاڵە بۆ چاوەکەم کاکەی هەلا بۆ فاسۆلیا خۆشەکەی تایبەت بۆ گروپی سلێمانی وەسە ماڵەکەمی دووارە پێشکەش بۆ چاوەکەم کاکەی هەلا بۆ فاسۆلیا خۆشەکەی سەمەند درێژ بی
دكو جيت فيديو غزال سلاودا كاكا جوامير جوامير تايبات دايكوني فيروز والصالية دي كاكا جوامير